بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد الصادق الوعد الأمين. اللهم لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم علمنا بما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما، وأرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم اجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه، وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. بینەران و بیستەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار لەسەر هەموو لایەک بێت. خۆم زۆر بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کەوا جارێکی تر لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی موسڵمان ناسیدا بە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست شادەمەوە. خۆشەویستان، لە ئەڵقەی ڕابردوودا باسمان لە صیفەتی ڕازگۆیی کرد کە پێویستە مرۆڤی موسڵمان خۆی بە صیفەتی ڕازگۆیی بڕازێنیتەوە. ئەمڕۆ باس لە حاڵەتێکی تر و صیفاتێکی تر دەکەین کە هەر پەیوەستە بە ڕازگۆیی. یعنی لە ئەڵقەی ڕابردوو گوتمان پێویستە مرۆڤی موسڵمان خۆی ڕازگۆ بێ. ئەمڕۆ باس لەوە دەکەین کە پێویستە مرۆڤی موسڵمان لەگەڵ کەسانی ڕازگۆدا بێتن. خۆی ڕازگۆیە، بەڵام پێویستە لەگەڵ کەسانی ڕازگۆشدا بێتن. واتە ژینگە، ئێمە طبعاً ئەو ژینگەی کە مرۆڤی باوەڕدار تێیدا دەژیتن، ژینگە کاریگەری زۆری هەیە لەسەر کەسایەتی مرۆڤی موسڵمان. یعنی بەڵێ ژینگە کاریگەری خۆی هەیە لەسەر ژیانی و لەسەر هەڵسوکەوت و کردار و ڕەفتارەکانی مرۆڤی موسڵمان. ئەگەر هات و ژینگەکە ژینگەیەکی پاک و چاک بوو، بەڕاستی هاوکار دەبێتن بۆ مرۆڤی موسڵمان. چۆن ئێمە لە ئەڵقەی ڕابردوو گوتمان دەبێ ڕازگۆبی. ئەگەر هەموو دەوروبەرەکانی ڕازگۆ بن، ئێدەی بێگومان ئەویش ڕازگۆ دەبێتن. بەڵام هەتا ئێوارە و بەخۆی ڕازگۆ بێ، ئەگەر ئەو ژینگەی تێیدا دەژیت و ئەگەر برادەرەکانی و هاوڕێکانی ئەوانەی کە لەگەڵیدان، بۆیە ئەمڕۆ باس لە هاوڕێی دەکەین. لەگەڵ هاوڕێی ڕازگۆ پێویستە مرۆڤی موسڵمان لەگەڵ کەسانی ڕازگۆدا بیتن. هاوڕێتی کەسانی درۆزن و کەسانێک کە بەڵێنەکانیان نەبەنە سەر درۆزن بن، پێویستە مرۆڤی موسڵمان خۆیان لێ بپارێزیتن و دوورکەویتەوە لەو جۆرە کەسانە. بۆیە خۆشەویستان، قورئان زۆر بە واضحی، زۆر بە ڕوون و ئاشکرایی بە مرۆڤی موسڵمان دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. ئەی ئیمانداران، تەقوای خوا بکەن، لە خوا بترسن، وكونوا مع الصادقين، ولەگەڵ کەسانی ڕازگۆدا بن. بەڵێ لەگەڵ کەسانی ڕازگۆدا بن، ئەو کەسە ڕازگۆیانەی کە ڕازگۆ بوون لەگەڵ دەرونی خۆیان. گوتمان لە ئەڵقەی ڕابردوو مرۆڤی ڕازگۆیە لە کردارەکانیدا، لە گفتارەکانیدا، لە ظاهریدا، لە باڵتنیدا. بەڵێ هەروەها لەگەڵ خوای پەروەردگار ڕازگۆیە، لەگەڵ دەوروبەر و مسلمانان ڕازگۆیە. بۆیە لەگەڵ ڕازگۆیان، ئەوانەی کە لەگەڵ خوای خۆیان ڕازگۆ بوون، لەگەڵ دەرونی خۆیان کەسانی ڕازگۆ بوون، ڕازگۆن لە بەدواداچوونی حەقیقەتدا، بەدوای حەق و ڕاستی دەکەون. بەڵێ بە ڕازگۆیی ڕازگۆن لە بەدواداکەوتنی حەقدا، و هەروەها ڕازگۆن لە جێبەجێکردنی حەقدا. حەق هەرچیەک بیتن، ئەگەر لەسەر خودی خۆشیان بێتن، ڕازگۆن جێبەجێی دەکەن. ڕازگۆن لەگەڵ خەڵک، ڕازگۆن لەگەڵ خاک. بەڵێ ڕازگۆن و هەروەها کەسانی چەسپا و دامەزراون لەسەر ڕاستەڕێدا دەڕۆن و بە ڕازگۆیی دەڕۆن. ئەمە خوای پەروەردگار دەفەرمێ لەگەڵ ئەم جۆرە کەسانە بن، لەگەڵ ڕازگۆیاندا بن. بۆیە ئەگەر مرۆڤ لەگەڵ ئەوانە بوو، بەڕاستی کەسێکی پاک و ڕازگۆشی لێ دەردەچێتن. عولەمانی ئوسوڵ دەفەرمون هەر ئەمرێک لە قورئان هاتبێتن، دەفەرمێن إن كل أمر في القرآن الكريم يقتضي الوجوب. ئەوە قسەی ئوسوڵیەکانە، دەفەرمێن هەر فەرما، هەر ئەمرێک لە قورئان هات بێ بۆ وجوبە، بۆ ئەمرەکە بۆ وجوبە، بۆ واجببوونە. دەفەرمون
بۆیە کۆمەڵێک ئەمری ترمان هەیە دەم تەماشاکە خوای پەروەردگار دەفەرمێ واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا دەفەرمێ ئارام بگرە مع الذين يدعون ربهم بالغداة والعشي لەگەڵ ئەوانەی کە بەیانیان و ئێواران ذکری خوا دەکەن یادی خوا دەکەن بەڵێ لەگەڵ کەسانی عابد لەگەڵ کەسانی خواپەرست بە لەگەڵ نوێشکەران بە لەگەڵ ئەوانە بە کە ئیستیغفار دەکەن و داوای لێخۆشبوون دەکەن بەیانی و ئێواران لەگەڵ داعیان و بانگخوازانی ڕێگای خوا بە بانگخوازانی سەرڕاست لەگەڵ ئەوانە بە ئەوانەی کە عیبادەتی خوا دەکەن بۆیە لەو ئاەتە پیرۆزەدا ئیشارەتێکی جوان هەیە گە تەماشا بکەین کەسانی مسلمان کاتێک کە تۆ لەگەڵیان دائەنیشی کەسانی ڕازگۆ ئیمانداری ڕازگۆ کە لەگەڵی دائەنیشی لەم ئاەتە ئیشارە بەوە دەکات یعنی تۆ هەست بە دەروونێکی بەرز دەکەی هەست دەکەی کەسایەتیەکی بەرزەکە لەگەڵ ئەم جۆرە مرۆڤانەدای هەست دەکەی ڕوحت بەرز بۆتەوە ڕوحێکی بەرز کەسایەتیەکی بەرز دەروونێکی ورە بەرز بۆ پەیدا ئەبێتن بەڵام ئەهلی دنیا كاتك كلقل دادنشي ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا بلام أهل الدنيا كاتك كلقل دادنشي وهاوريتي أواناكي بدنياي خويان ريت لونكن بەڵێ سەرگەردانت دەکەن بە دنیای خۆیان سەرگەردانت دەکەن بە ماڵ و کۆشک و تەلارەکانی خۆیان بە باخ و باخات و مەزرعە و بە سیارە و ئۆتۆمبیلەکانی خۆیان بەڵێ بە خواردنەوەیان بە خواردنەکانیان بە هاتن و چوونەکانیان کاتێک کە لەگەڵ ئەوانەی خوات لەبیر دەبنەوە بەڵام ئەی ئەهلی ئیمان ئەی ڕازگۆیان کاتێک کە لەگەڵ ئەوانی بەڕاستی هەست بە ڕوحێکی بەرز هەست بە ژیان و دەروونێکی بەرز دەکەی بۆیە خۆشەویستان ئاەتی سێمەگە تەماشاکەن کە بۆ وجوب و واجب بوون خوای پەروەردگار دەفەرمێ واتبع سبیل من أناب إلي ثم إلي مرجعكم فأنبئكم بما كنتم تعملون بەڵێ شوێن ڕێگەی ئەوانە بکەوە کە گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار ئەوانەی کە حکم بە شریعەتی خوای پەروەردگار دەکەن ئەوانەی کە منهەجی خوای پەروەردگار جێبەجێ دەکەن بەڵێ لەگەڵ ئەوانە بە ئەوانەی کە ئیسلام لە ماڵەکانی خۆیاندا بە جوانی جێبەجێ دەکەن لەگەڵ ئەوانە بە کە لە کردار و ڕەفتارەکانی خۆیاندا لە پیشەی خۆیاندا ئیسلامیان بەرپا کردووە لەگەڵ ئەوانە بە کە بەرەو خوا گەڕاونەتەوە خواهي قولي دفرمي وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعصي الله ورسوله فقد ضل ضلالا مبينا بومروفي إيمان دار نية براستي أقر خواهي قولي فرماني بشتكر كإيما قسيتي دابكين بويا أما فرماني خواهي دفرمي ئێوە تەقوای خوا بکەن و لەگەڵ کەسانی ڕازگۆ بن کەسانی ڕازگۆ و سەرڕاست لەگەڵ خوا و لەگەڵ خەڵکدا بۆیە خۆشەویستان هەر عەلاقەتێک هەر پەیوەندیەک طبعا ئێمە وەکو مرۆڤ کوڕی ژینگەی خۆمانین بێگومان کوڕی کۆمەڵگای خۆمانین هاوڕێکانت دۆست و ناسیاوەکانت ئەوانەی کە تۆ مامەڵەیان لەگەڵ دەکەی ئەوانە ئەگەر کەسانی صالح بن کەسانی ڕازگۆ بن ئەوانە بەڕاستی هاوکارت دەبن لەسەر چاکە و چاکەکاری و باشی بەڵام ئەگەر بە پێچەوانەوە کەسانی فاسد و گەندەڵ و دوور لە دین و کەسانی درۆزن بن حاشاکم بەڕاستی ئەوانە ئەگەر تۆ بەوانە ڕازەی بی و لەگەڵ ئەوانە بی بەڕاستی ئەوانە وەکو خۆت لێ دەکەن یعنی زۆر کەسمان دیت زۆر کەسی باش و چاک و ڕازگۆمان دیت بەڵام کاتێک کە تێکەڵاوی کەسانی درۆزن و کەسانی گەندەڵ و فاسد بوون ئەوانیش لە ئاخیرەکەی وەکو ئەوان لێ هاتن خوای گەورە پەنامان داتن بۆیە مرۆڤ کوڕی ژینگەکەی خۆیەتی پێویستە لەو ژینگەی خۆمان ئاگامان لێبیت لە برادەری خراپ و کەسێک کە ڕازگۆنیە نابێ لەگەڵی بین بۆیە خۆشەویستان هەر عەلاقەتێک دووبارەی دەکەمەوە کە ئەساسەکەی لەسەر
محەبەتی خوا و پێغەمبەری خوا نەبێتن بەڕاستی سەرنجامەکەی دەبێتە دوژمنکاریەکی بە ئاشکرا. وەیەومە یەعەض الظالم على یەدەیه، ڕۆژی قیامەت کاتێک کە ستەمکاران ئەوانەی کە ستەمیان لە دەرونی خۆیان کرد گەز لە دەستی خۆیان دەدەن، چ دەڵێن؟ يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا، خۆزگە ئێمە ڕێگای پێغەمبەرانمان گرتبە عەلەیهیمو الصەلاة وەسسەلام، لەگەڵ ئەوان باین، لەگەڵ مسلمانان باین، ڕێگای ئەوانمان گرتبە، بەڵێ خۆزگە لەگەڵ مسلمانان باین، لەگەڵ کۆمەڵی مسلمانان باین، بە دوای کەسانی درۆزن و خراپەکار نەکەوتباین، بە دوای فڵان و فیسار نەکەوتباین، بە دوای ئەم حیزب و ئەو حیزب نەوکەتباین. بەڵێ یا وەیلەتە لەیتەنی لەم ئەتەخذ فولانن خەلیلە، خۆزگە فڵان کەسم نەکرد بە هاوڕێکەی خۆم، خۆزگە هاوڕێتی ئەو جۆرە کەسانەمان نەکردبایە. لەقەد ئەضەلەنی عەنی الذیکر، بەڕاستی ئەوانە ئێمەیان سەرگردان کرد، بەڕاستی ئەوانە ئێمەیان دوور خستەوە لە پەیام و لە ڕێگار ڕاستەقینەکەی خوای پەروەردیگار، لە ڕاستە شەقامی خوا ئێمەیان دوور خستەوە ئەمانە. بەڵێ دەفەرمون لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا. أما حالي كسانك كبدواي كساني لەگەڵ کەسانێک نەبوون کە ڕازگۆ بوون بە پێچەوانەوە لەگەڵ هاوڕێی خراپ، لەگەڵ کەسانی خراپ بە دوای ئەوان کەتن و ئیتر سەرنجامەکەیان ئەبێرەیان گەیاندن. بۆیە خۆشەویستان، بەڕاستی سەر لێ شێوانی ئەبەدی، سەرگەردانی ئەبەدی، ئەوەی کە ئینسان بەڕاستی تەحملی ئەکاتن و سەرنجامی بەمە ئەگاتن، ئەمەیە وەکو لەم ئاەتە پیرۆزە ڕوونی کردەوە بریتە چێ وای لێکردن هەمووی هاوڕێی خراپ، هاوڕێی فاسد. بۆیە پێویستە ئێمە ئاگامان لە هاوڕێی باش بیتن، هاوڕێی ڕازگۆ بیتن، پێویستە لەگەڵ کەسانی ڕازگۆدا مامەڵە بکەین، چونکە هاوڕێی ڕازگۆ دوور تەخاتەوە لە گوناه و تاوان، بەڵام بە پێچەوانەوە هاوڕێی خراپ، هاوڕێیەک کە دیندار نەبێت و فاسد و درۆزم بێتن، هەمیشە بەرەو مەعسیەت و بەرەو گوناه دەباتن. وات لێ ئەکات کە تەوبە تاخیر بکەی، وات لێ دەکاتن کە بە دوای خۆشی و مەلەذاتی دنیادا ڕابکەی، بەردەوام دەستت ئەگرێت و بۆ ئەو کارانە ئەدباتن. و هەروەها وەکو دەڵێن بەردەوام لە گوناه و تاواندا لەگەڵ خۆی ڕات ئەچێشیتن. بۆیە ئەگەر عەلاقە و پەیوەندیەکە علاقە و پەیوەندیەکی پاک و خاوێن بیتن، لەسەر ئەساسی خۆشەویستی خوا و پێغەمبەر بێت، بزانە ڕۆژی قیامەتیش ئەو پەیوەندیە بەردەوامە بێتن. ئەوەی کە لەسەر ئەساسی خۆشەویستی خوا و پێغەمبەر نەبوو، گوتمان ڕۆژی قیامەت نەفرین لە یەکتریەکەن. بەڵام تەماشای ئیمانداران کە خۆشەویستان، تەماشاکە خوای پەروەردیگار دەفەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. ڕۆژی قیامەت هەموو دۆستەکان، هەموو هاوڕێیەکان دەبنە دوژمنی یەکتری، بەڵێ هەمویان دەبنە دوژمنی یەکتری، بەڵام إلا المتقين، کەسانی خواناس، کەسانی مسلمان، هاوڕێی ڕازگۆ کە لە دنیادا لەگەڵی بووی، لەوێش هەر هاوڕێتە، لەوێش هەر لەگەڵتە، لەوێش جارێکی تر بەیەکەوە کۆ دەبنەوە، لەوێش هەمیشە لەوێش بەردەوام دۆست و هاوڕێ و خۆشەویستی یەکترین. هاوڕێیەک ڕازگۆبی هەم لە دنیا سوودت پێدەگەینێتن، هەم لە قیامەتی سوودت پێدەگەینێت و لەگەڵتدا دەبێتن. بەڵێ هاوڕێتی کەسانی ڕازگۆ لە دنیا و قیامەتدا بەردەوامی و درێژەی هەیە خۆشەویستان. بەڵێ گەشە دەکات هاوڕێتیەکە بۆ ئەبەدی هەتا هەتایی گەشە دەکاتن خۆشەویستان. ئەگەر ژینگەکە ژینگەیەکی ساڵح بوو، ژینگەکە ژینگەیەکی پاک و بەبەرەکەت بوو، کەسانی ڕازگۆ هەبوون، باشترێتەوە لەگەڵ کەسانی ڕازگۆبی، لەگەڵ کەسانی دەستپاک و ئەمین بی لەوەی کە بەتەنیابی. یعنی تۆ دوو حاڵەتت لە بەردەمدا، ئابە تەنیا بژی یان لەگەڵ کەسانی ڕازگۆ بژی. ئەگەر گوتم دەڵێم ژینگەی تۆ لێی خەڵکێکی ڕازگۆ و داوێن پاک و دەستپاک و دەمپاچی لێبوو، پێویستە جەنابەت بەتەنیا نەبی و لەگەڵ ئەو خەڵکە مسلمانەدا بژی و پێویستە لەگەڵ ئەواندا مامەڵە بکەی و هاوکاری یەکتری بن. بەڵام چونکە مرۆڤ بە فیترەتی خۆی کائینێکی کۆمەڵایەتیە، حەز لە تەنیایی ناکاتن. پێویستە مرۆڤی مسلمان هەمیشە حەز لە هەر مرۆڤ خودی مرۆڤ خۆی وەکو گوتم کۆمەڵایەتیە حەز بە تێکەڵاوی دەکاتن، تەنیایی خۆش نییە بۆ مرۆڤ. بۆیە گرنگە
ئەگەر کۆمەڵگاکە یاخود ژینگەکە ژینگەیەکی چاک بوو، پاک بوو، ساڵح بوو، پێویستە تۆش لەگەڵیان بی. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر کۆمەڵگایەکەت کۆمەڵگایەکی فاسد بوو، ئەگەر ئەو ژینگەی تۆ لێ ژینگەیەکی خراپ بوو، ئەگەر دەوروبەرەکان و هاوڕێیەکانت کەسانی خراپ بوون، بەڕاستی پێویستە تۆ خۆپارێزی، پێویستە بە تەنیابی. پێغەمبەر صلی الله علیه و سلم چ دەفەرمێ إذا رأيت شحا مطاعا وهوى متبعا وإعجاب كل ذي رأي برأيه دەفەرمێ فەلزم بيتك. دەفەرمێ ئەگەر دیتت يعني خەڵکەکی ڕەزیل و يعني کەسانێک بوون کە زۆر بەخیل بوون و کەس يعني بەدوای ماڵی دنیا و ئەمانە کەتبوون و هەوەن متبعن و بەدوای ئارەزوەکانی خۆیان کەتبوون ئەو خەڵکە و ئیعجاب كل ذي رأي برأيه و هەر یەکەی بەس تەنها قسەی خۆی پێ زۆر بوو، قسەی بەرامبەرەکانی بە هیچ دانە ئەنا، تەنها بە قسەکانی خۆی سەرسام بوو. دەفەرمێ لەو حاڵەتەدا لە ماڵی خۆت بە، لە ماڵی خۆت بە و تێکەڵاوی ئەم جۆرە خەڵکە مەکە. وەمسک لیسانەکە، زمانی خۆت بگرە، وخذ ما تعرف، و ئەوەی دەزانی بیگرە، ودع ما تنكر، و ئەوەی کە نایزانی و یاخود خراپە وازی لێبینە، و عليك بخاصة نفسك ودع عنك أمر العامة. خەریکی خۆت بە خۆت مشغول بە و لە کاروباری گشتی گەڕێ. بەڵێ خۆشەویستان، ئەمە قاعیدەیەکە ئەگەر تۆ نەتوانی لەو حاڵەتەدا بۆ نمونە مەسەن ئەو حاڵەتی کە ئێمە باسمان کرد، ئەگەر دەوروبەرت خراپ بوو، ئەگەر فاسد بوو، ئەگەر بتوانی کاریگەریت لەسەر هەبن لەسەر ئەو دەوروبەرت، ئەگەر تێکەڵیان ببی، بتوانی ئەوان بگۆڕی بەرەو چاکە، لە خراپە، لە درۆ و گەندەڵی ئەمانە دوور بێخی، قەیناکە تێکەڵیان بە ئەگەر بزانی کاریگەریت لەسەر ئەوان هەیە، با کۆمەڵگایەکە و ژینگەکەش کۆمەڵگایەکی خراپ بێتن. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئەو هاوڕێیانە ئەوانەی کە دیارن، ئەوانەی کە تۆ تێکەڵیانەکەی، ئەگەر زانیت تۆ کاریگەریت لەسەر ئەوان نابێتن، بەڵکو بە پێچەوانەوە ئەوان کاریگەری لەسەر تۆدا دەنێن، ئەوان دێن تۆ کە ئینسانێکی ساڵحی، کەسێکی ڕازگۆی، وەکو خۆت لێ دەکەن، وەکو خۆیان درۆت پێ دەکەن، وەکو خۆیان یعنی تۆش لە پێشچاوی خەڵک دەکەوی و درۆزن دەردەچی، لەو حاڵەتەدا پێویستە خۆت دوور بخەیەوە، پێویستە تێکەڵاوی ئەو جۆرە مرۆڤانە نەبی. وەکون و مع الصادقین، لەگەڵ کەسانی ڕازگۆ بە ئەگەر هەن، ئەگەر نین دەستت ناکەون، ئەگەر کاریگەریت نییە لەسەر ئەوانەی درۆزن و تێکەڵی لەگەڵ ئەوان وەکو خۆت لێ دەکەن، دوورکەرەوە. وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێ فەلزم بەیتەک، لە ماڵی خۆت بە، تێکەڵی ئەم جۆرە مرۆڤانە مەکە. هەوڵدە بە هاوڕێی ڕازگۆ دەستیان پێوە بگرە، چکە بەڕاستی ئەوانە زینەتی دنیا و قیامەتن، وەکو خوای پەروەردگار لەو ئاەتەی پێشوو کە باسمان کرد خوێنمانەوە. بۆیە خۆشەویستان، خوای پەروەردگار دەفەرمێ فأعرض عمن تولى عن ذكرنا ولم يريد إلا الحياة الدنيا. لەوانە پشت دەو کە جۆرە کەسانە بکە، ئەوانەی کە پشتیان لە زیکر و یادی خوا کردیە، و ئەوانەی کە تەنها ژیانی دنیایان دەوێتن، پشت لەو جۆرە کەسانە بکەن، وازیان لێبینن، لێیان گەڕن، ئەوان خۆیان و دنیای خۆیان. ئێمە قیامەتمان هەیە، ئێمە بە دوای شتێکی ترەوەین، ئێمە بە دوای خۆشی و مەلەزات و هەوا و ئارەزوەکانی ئەم دنیادانین. ئەوە با بۆ ئەوان بێتن ئێمە ڕێگای خوامان دەوێ، ئێمە شتێکی ترمان دەوێت کە بریتێ لە سەرفرازی دنیا و دوا ڕۆژ، ڕازگۆییمان دەوێ، لەگەڵ کەسانی ڕازگۆدا دەبین. بەڵێ ئەگەر چی بڕواڵەت لەو دنیاەدا، ئەگەر شتی زۆریشی پێوەنێتن، پێویستە لەگەڵ کەسانی ڕازگۆدا بین. بۆیە خۆشەویستان، پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمێ لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا تقي. دەفەرمێ هاوڕێتی کەس مەکە تەنها ئیماندار نەبێ، هاوڕێتی کەسانی ئیماندار بکە، و کەس با خواردنت نەخوا تەنها کەسی خواناس نەبێ. طبعا بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام وا دەفەرمێت، چونکە ئەم جۆرە کەسە ئەگەر ئیماندار بێتن، بەڕاستی خیانەتت لێ ناکا، کاتێک کە نانت دەخواتن خیانەت لێ ناکا، تەسلیمت ناکە، یعنی وات لێ ناکاتن کە غەیبەتت بکاتن، یاخود دەتپارێزیتن. ئەم جۆرە مسلمانە ئیماندار کە نانی تۆی خوارد لەو شتانە دەتپارێزیت، غەیبەتت ناکە، خیانەتت لێ ناکە. بەڵام ئەگە ئیماندار نەبوو، بەڕاستی ئەمە چی نییە. بۆیە گرنگە ئێمە مسلمان کاتێک کە معاملەی
کەسێک دەکات کاتێک کە لەگەڵ کەسێک تێکەڵ دەبێتن زوڵمی لێ ناکا ستەمی لێ ناکاتن بەڵێ مسلمان درۆی لەگەڵ ناکاتن وعد بە خلاف نادا لە پاش ئەو مسلمان گاڵتەی پێ ناکاتن بە ماڵ و بە کەس و بە ژیانی خۆی و زوڵم و وەکو گوتم ستەمی لێ ناکا و تەسلیمی کەسی ناکاتن بەڵام شتێکمان لەبیر نەچی خۆشەویستان بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مەمەی فەرموو یعنی پێویستە مرۆڤ هاوڕێتی کەسی ئیماندار بکە ئیماندار بەم شێوەیە نییە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر کەسی ئیماندار نەبوو مسلمان نەبوو ڕازگۆ نەبوو ئەم شتانی هەموو لێ چاوەڕێ دەکرێن بەڵام یەک شتمان لەبیر نەچی جیاوازی نێوان هاوڕێتی و پەیوەندی گەرم و گوڕ طبعا ئێمە شتێکمان هەیە هاوڕێتی کارمان هەیە کار لە دەوائیرەکاندا تۆ مەسەلەن لە دائیرەدا لەگەڵ کۆمەڵێک برادەردای تۆ لێرە ناچاری کە پێویستی کارەکەت وا دەخوازێت کە هەڵسوکەوت و برادراتی ئەم جۆرە کەسانە بکەیت تۆ لەگەڵ ئەوانەی کە لەگەڵت دانا هەوڵدە گەورەی ئیسلام بۆ ئەوانە دەربخەم هەوڵدە تۆ کەسێکی ڕازگۆ بە لەگەڵیان هەوڵدە ئیماندارێکی ئەمین بە هەوڵدە کەسێکی مخلیص بە هەوڵدە کەسێک بە دڵسۆز بە و کارەکانت بە جوانی و بە ئیتقانەوە بکە و کەسێک بە ئامۆژگاری کرد بە هەمیشە ئەگەر کەسێک دی ڕێگای خوار کرد ئامۆژگاری باشی بکە تۆ دەتوانی بە کردارەکانی خۆت بانخوازێکی بێدەنگ بی بەڵێ بانخوازێکی بێدەنگ بە کردارەکانی خۆت و بە سەقامگیری و بە چەسپاوی خۆت دەتوانی ئەم خەڵکە بانکەی بە ئیخلاست بە ئەمانەتت بە ڕازگۆیت بەمانە هەمویان دەتوانی خەڵکی بانکەی بۆ ئیسلام و ئیسلامیان پێشام بدەی و لەلایەن جوان بکەیت بۆیە خۆشەویستان بەڕاستی ئەم سیفەتێکی گرنگە مرۆڤ ئەگەر لەگەڵ کەسانی ڕازگۆ بوو وەکو کەسێک وایە کە تۆ هاوڕێتی کەسێکی بۆن فرۆش ئەگەر بچێ لای کەسێکی بۆن فرۆش ئەگەر هەرچ نەبێتن بۆ نەخۆشەکەت بۆ دێتن هاوڕێتی کەسانی ڕازگۆش ئاوایە هەرچ نەبێتن یعنی سوودێکت پێدەگەینیت بەڵام کەسانێک کە دوور بن لەو سیفەتە بەڕاستی خراپە و خراپەکاری نەبێتن هیچی دیکەی بۆ تۆ پێبەرهەم نایەتن بۆی هیوادارین کەوا ئەو سیفەتە لە خۆمان جێبەجێ بکەین و ڕێگای ڕاستی و ڕازگۆیی و لەگەڵ کەسانی ڕازگۆ دابین بۆ ئەوەی خوای پەروەردیگار سەرفرازی دنیا و دوا ڕۆژمان بکاتن خۆشەویستان ئەمڕۆژ لێرە بەم شێوە گەیشتینە کۆتای ئەڵقەی ئەمڕۆمان تا ئەڵقەی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه